ئازیزانمان لە تەوەری یەکەمی پرۆگرامەکەمان لەگەڵتانین و باز لە بابەتێکی تەندروستی دەکەین. نەخۆشی زەهایمار یەکێکە لەو نەخۆشانەی کە زیاتر لەوانەیە ئەوەندەی کە بیست بێتمان و ئاشناوین پێ لەناو گەورە ساڵانەکاندا بوونیان هەیە کە تووشی لە بیرچوونەوەیەکی زۆر دەبن و کە حاڵەتەکەیان زۆر توندە و زۆر جار تەنانەت کوڕکچەکانی خۆشیان کێنە تەنیشتیانەوە دائەنیشن نازانن کێیە. بابزانین ئایا زەهایمەر لە چ تەمەنێکدا زیاتر دەکرێت کەسەکان دووچاری ببنەوەیە؟ ئایا نیشانەی پێشوەختی هەیە بۆ ئەوەی بزانین کەسێک لە داهاتوودا دووچاری زەهایمەر دەبێتەوە؟ زۆر بەمان ڕۆژان دووچاری لە بیرچوونەوە دەبینەوە، بەڵام ناکرێت بەم هەموو بیرچوونەوەنی کە ئێمە ڕۆژان دووچارەبینەوە بڵین زەهایمەرە، چونکە نیشانەی خۆی جیاوازە، وەروەها حاڵەت و هۆکارەکانیشی جیاوازە. جا گفتوگۆ دەکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری دکتۆر ڕزگار حامید، پزیشکی پسپۆڕی مێشک و دەمار کە لە سۆدیۆ لەگەڵماندا. زۆر بەخێوی کاکتۆر. کاکتۆ با سەرتا بزانین زەهایمەر چییە و دواتریش هۆکارەکانیمان پێ بڵێ کە هۆکار چیە بێتەوەی زەهایمەر. پێشوەی بینە سەر باسی زەهایمەر یەکەم جارەیە بزانین ئیدراکی بەشەر لە حەو بەش پێدە. ئەم حەو بەشار کامیشیان ئێمە مشکلێکمان بۆ دروست بوێ جادانەیەکیان بێ یا زیاتر بێ کە لە زمنیانەیەکێک لەوانە میمۆریە کە پێوترێ زاشری بەشەر، ئەمە پێوترێ خڵەفان، یعنی ئێمە یەکێک لەو بەشانی ئیدراک یا زیاتر مشکلەمان بۆ دروست بێ لە هەست قۆناغێکی تەمە نابێ پێوترێ خڵەفان. نەخۆشی زەهایمەر باوترین نەخۆشی خڵەفانە و لە زمنی و نەخۆشیانە شاکە پیان نەوترێن نیرۆدیجێنەرەتیڤ دیمێنشیا، یعنی جۆرێکە لە نەخۆشی کە تووشی مێشکە بێ کە خانەکانی مێشکی تر توانای ئیستیعابی ئەو توانایی پێشووتر هەیەە هەمی لەدەستێن تاکو وەگاتە قۆناغێکیتە و دەودە خانەکانی مێشکە پوچێنەوە و کەسەکە بە یەشێک لەم بەشانی ئیدراکە لە زمنیانە یەشێک لەوانە میمۆریە وردە و دێتە دواوە و تاوەکو بەشەکانی تریشی بەرەکەوێت و ئەتوانین بەو شێوێت تەسنیفیکەین. توندمان هەیە و مامناوەندمان هەیە و مایڵدیشمان هەیە کە پێوترێ زەهایمەری سوود و تەسنیفەکەش بەم شێوەیەکرێت توانین بە سێ نیشانە جای بکەینەوە. نیش ئەو نیشانانی کە پەیوەندیان بە ئیدراکی بەشەرەوە هەیە کە لە سەرەتایە نەخۆشەکە میمۆری تێگەچێ، پاشان ئەو نیشانانی کە پەیوەندیان بە هەڵسوکەوتی کەسەکەەوە هەیە، یعنی لە سەرەتاوە نەخۆشەکە تۆ مەسەلەن بەس خەمۆکی تووشە بێ، بەس مەزاجی مەزبوط نییە، و ئەو نیشانانەشی کە پەیوەندیان بە جوڵەی کەسەکەەوە هەیە. لە سەرەتای نەخۆشیەکەیە کە وتمان سێ قۆناغا، قۆناغی یەکەمیان کەسەکە هیچ مشکلێکی جوڵەیی بۆ دروست نابێت. لە قۆناغی دووەمیانە کێشەیەکی جوڵەی کەین بۆ دروست دەبێت ڕۆشتنی تۆزە تێگەچێ، وای لێ نەخۆشەکە وهستەکەی قاچی بارزەکە و نووساوە و کەسەکە دوای ئەوە وردە ئەو قۆناغی کە وتمان ئیدراکی تێگەچێ زیاتر میمۆری خراپە بێ، زیاتر کەسەکان ناناسێتەوە، زیاتر مشکلی لە ژیانە بۆ دروست دەبێ و لەگەڵیشیان بابەتە دەرونیەکانی زیاتر خراپە بێ، کەسەکە سێرەکەش دێتە بەرچاوی یاوەکو زۆر بە زوو هەڵەچێ لەگەڵ کەسانی ترە ناتوانێت هەڵکا تا مشکلی ئەوەی بۆ دروست دەبێت تر خەڵکان مەکاتە دەرەوە حەزیرێنی لەگەڵ کەسەکەی کەڵ بێ. قۆناغی ئاخیریان ئەوەی کە قۆناغەمە جوڵەیەکان زۆر خراپە بێت تاگاتە نەخۆشەکە قودانی نامێنێ، قسەکردنی مەزبوط نامێنێ، لەگەڵیشیا بەردەوام شتێتە بەرچاو کەس ناناسێت و هەموو کەسێت دەرەکات تاکو ئەوەگەی بکاتە دەستکات پیساوی میزی خۆی و ئیتر وردە و دەوای لێ نەخۆشەکە بم هۆکارانە وەفاتەکە. باش ئەتوانین بڵین ئەم بابەتی باست کرد پەیوەندی بە تەمەنەوە هەیە، یعنی سەر لە کۆمەڵگەی ئێمەوەی ئێمە ئەیبینین ئەوانەی کە بە ساڵە ئەچن تووشی ئەم نەخۆشیە بن بۆ قۆناغانی باست کرد، بەڵاس ئەکرێ گەنجێکیش هەرزەکارێکیش منداڵێکیش تەنانەت منداڵێکیش تووشی بێ؟ بەڵێ نەخۆشی خڵەفان لە هەموو عمرێکان بە تازەترین ریپۆرت کراوە لە 90 ساڵە خەڵک تووشیان زەهایمەر بووە. 90 ساڵە لە یابان چەند کەس ریپۆرت هەیە لە 90 ساڵیە کەسەکە تووشی زەهایمەر بووە. کە ئێمە سەر زەهایمەر جیاوازە لەوەی خڵەفانێکی کاتی ڕووبا. خۆ دەزانین هۆکارمان زۆر ئەگەیسە بیژمێر ڕەنگە 100 هۆکارمان هەبێ بۆی کەسێک تووشی خڵەفانێکی کاتی بێ. بەڵام کە ئینە سەر زەهایمەر معیاری خۆی هەیە و مەودای خشی خۆی هەیە و پاتۆلۆجیەکەشی لە مێشکا فەرقی هەیە لە کاتیژ نییە. نەخۆشەکەش ناگەڕێتەوە باری جارانی قەت عین نەخۆش باش نابێتەوە بێتەوە کۆی پێشتر وای لێبێت. بۆیە بەڵێ گونجێ ئێمە لە 90 ساڵی و تووشی زەهایمەر بین هەتاوەکو پەرۆسەرەوە بڕێن. بەڵام زەهایمەر نەخۆشی عومرە، یعنی ئێمە وەکو ئاشکرا لە دوای 40 ساڵیەوە بۆ هەموو 10 ساڵێک ئێمە لە سایە 5 ڤۆلیۆمی مێشکمان لە دەزەین.
ئەمە ینی کەسێکی ئەتیادی بەبێ و هیچ مشکلەیەکی هەبێ هەموو 10 ساڵێک لە دوای 40 ساڵی و لە سای 5 قەبارەی مێشکمان کەمەوێتەوە و لە دوای 65 ساڵیە و بۆ هەر 5 ساڵێک ئێمە ڕسکی ئەومان کە تووشی نەخۆشی زەهایمەر و ئەنواعەکانی تری ببین هەموو دەبڵە بێتەوە تاوەکو ئەوەی کە بێمە بگەینە تەمەنی 90 ساڵ لە سایە 50 کۆمەڵگا تووشی یەکێک لە نەخۆشیەکانی خلەفانە بێت کە لە زمانیانە لە هەمیان شایعتر لە 6 بۆ 7 نەخۆشی زەهایمەرە بۆیە گونجەیەک نەخۆشیەکە نەخۆشی تەمەنە بەڵام ئێستا بەهۆی گۆڕانی شێوازی ژیانە و گۆڕانی جیناتی بەشەرەوە بەڵێ گونجێمە لە 90 ساڵی و تووشی نەخۆشی زەهایمەر بین هەتاوەکو بەرەوسەرەوە ئەوزانام لە ئەفرەتانیش زیاترە لە ئەفرەتانە زیاترە لە بەروی کە عمریان درێژترە بەڵام پیاوان زیاتر توژەبن زۆر باشە هۆکارەکانی زەهایمەر چین ئەگەر باسێک لە هۆکارەکانمان بۆ بکەیت نەخۆشیەکە هۆکاری زۆر زۆرە یعنی هۆکارێکی معەنمانێ بڵێ وەڵام هۆکارترین هۆکارەکان باوترین تەمەن تێگە ئێمە تا زیاتر بە تەمەن ناوچین زیاتر معڕەزەین بۆی تووشی زەهایمەر بین بەڵام ئەگەر باسی خلەفان بکەین هۆکارەکانی خلەفان و کاتە لە زمانیانە زەهایمەری ژەگرێتەوە کاتە ئەتوانین هەموو هۆکارەکان باسکەین کۆمەڵی هۆکارمانەیە هۆکاری بیئی بەپی تازەترین بڵاوکراوە کە لە لانسێت بڵاوکراتەوە لە 2023 کە معتەبەرترین گۆڤاری طبیە لە جیهانە لە 2022 کراو لە 2023 هەموو داتاکان کۆکراوەوە لە سایە چلی هۆکارەکانی خلەفان لە مرۆڤ مۆدیفای بڵن یعنی توانێت دەستکاری بکرێت سایە چلیان کە بەم شێوەی خوارەوە تەسنیفی کردوە زۆر بە ئاسانیش و لە سایە 60یانە ناتوانین دەستکاریکەین ئەوەی کە لە سایە 60ەکەی ناتوانین دەستکاریکەین بۆ ماوەیە یعنی ئێمە ئەگونجێت چەندەها جین هەیە ئەگون لە مێشکی کەسێکە لە عایلەیەکە هەیە معڕەزێکە بۆی تووشی زەهایمەر بێ سێ من نمونەمان هەیە دکتۆری زۆر زیرەک زۆر بلیمت کە قەت تەسەوڕمان نەکردووە ئەم زاکیرە بەهێزە تووشی زەهایمەر بێ لە عمرێکا توش بووە و هەموو ئەو هۆکارانی تریشی کە هۆکارن بۆ نەخۆشی زەهایمەر لەو کەسیان نەبوو بەڵام هەر توش بووە بۆیە لێرا سێرەکەین بۆ ماوە دەوری سەرەی شێبینێ عمر ئەوەی شێکەوەی من ناتوانین دەستکاریکەین و ڕیسی ژەوەی کە هەنێک جۆری هەنێک نەتەوە هێک زیاتر تووشیانەیە بە تایبەتی ڕەشپێستەکان و هەنێک جێندەریش کە ئافرەت زیاتر تووشێ بێ وەک لەبەروی کە عمری درێژترە و پیاویش زیاتر معڕەزە بۆ ئەمانەی من ناتوانین دەستکاریان بکەین بەڵام ئەوانەی کە توانرێت دەستکاری بکرێت بەم شێوەیە تەسنیفی کردووە کە هەمووشی پەرسنتەجی خۆی بۆ داناوە ئەگەر ئێمە مشکلەیەکمان لە وەرگرتنە هەبێت یا بینینمان مەزبوط نەبێ یا وەکو بیستنمان مەزبوط نەبێ لە سا 8 معڕەزمانەکە بۆی کە تووشی نەخۆشی زەهایمەر بێ دووەم هۆکار ئەگەر ئێمە ئیدوکیشنمان نەبێ ینی خوێندنمان نەکردبێ ئەوش لە سا 7 تریەتە سەر ینی بەزەم دووەکارە لە سا 15 زیاتر تۆ معڕەزەکە بۆی تووشی زەهایمەر لە سنفی سێمە جگەرە کێشانی داهێناوە کە لە سا 5 یعنی تەنها بە 4 هۆکار لە سا 20 احتیمالێتی توشبوون بۆ یەکێک لە نەخۆشیانێکە خلەفان هەیە زیاترەکە ئەنجاوەکو لیستەکەی بەم شێوە هێناوەتە خوارەوە بەپێی میکانیزمی نەخۆشیەکە ئەو نەخۆشیانی کە ئەبێتەوەی تووشی دڵ و مێشکە بێ بە تایبەتی بنزەخت و شەکرە و قەڵەوی و بەرزی چەورەکانی ناو خوێن و ئەو کەسانەشی کە هیچ ڕاضەیەک ناکەن و ئەو کەسانەشی کە بەردەوام سۆشیال ئازۆلیشنیان هەیە ینی خۆیان بە دوور گرتووە لە خەڵک تێکەڵی خەڵک نابن بۆ کەسانەشی کە بەردەوامی دانیشتون هیچ جۆرە ڕاضەیەک ناکەن هەموو ئەمانە کوی کردوونەتەوە یەکی لە سایە 1 لە سایە 2 لە سایە 3 ئاوە یەکرێت و لە زمانیا هەمیە کار لە سایە چلی ئەو کارانەیە کە ئێمە توانین دەستکاریان بکەین بۆی کە تووشی نەبینیاوەکو درەنگتر تووشی خلەفان بێ باش لە ژیانی ڕۆژانی خۆمانە ئەو زەبرە دەرونیانی بەرمانەکەوێ ئەو کارە ساتانە ئەو بابەتانی دێتە پێشەوە ئەکرێ بڵین ئەمە هۆکارێکن بۆی کەسەکە بۆ نمونەگەر خۆی بە تەبیعی لە 7 ساڵ تووشی ببێ پێشی بخا بۆ 6 بۆ 55 ساڵ بەڵێ بەنسبەت زەبری دەرونیەوە هەم خۆی بەشێکە لە نەخۆشیەکە ینی نەخۆش داری وایە 20 ساڵ پێش وی نەخۆشی زەهایمەرویە و نەخۆشانی کەوەکوەتیانە توش بێ نیشانە دەرونیەکانی تیا دروزێبێ لە هەمویان زیاتر وێ کەسەکە لەشی دایازرێت تااقەتی هیچ شتێکی نیە تااقەتی تێکەڵاوی کەسی نابێ مەزاجیە بێ تێگە هەر لە خۆی و خەمۆکە بێ ینی زیاتر لە شتە کۆڵێتەوە زیاتر وردەبێتەوە زیاتر شت لە دڵەگرێ ئەمە گونجێت 10 ساڵ پێش وی نەخۆشی زەهایمەر نیشانە ئیدراکیەکانی تیا دروست بێ نەخۆشەکانمانی تیا دروست بێ و هەم خۆشی ئەم نەخۆشیانە واکە نەخۆشیە دەرونیەکان واکە تۆ زووتر وات لێ بێ
کە لە سایە 2 بۆ 3 وەرەگرێ. جامە بەسم زەبرە دەروونەکان دکتۆرمە بەسمەوە بوو کەسێک کارە ساتێکی بەسەرێت یعنی کەسێکی ئازیزی لە دەدا سەدمەکەی زۆر قورسە بێ بۆی ینی شۆگە بێ وەکۆڵێ ئەمە وای لەکە یا بیرکردنەوەی زۆر لەو کەسی لە دەستی داوە ها خەفەت خواردن پێی و خەفەتەکەش دەرنابڕە ناو کۆمەڵگایە هەر خۆی و خۆی ئەمە ئەکری بڵین زووتر ئەم نەخۆشی پێشەخە ئەمە ئەگەر جوانتر ڕوونی کەمەوە بوو ئێمە زەبری دەرەکی ئەگەر بەر سەرمامکەیە لە سای یەک احتیمالەتمان زیاکە و زەبری دەرونی کە بمان خاتە حاڵەتێکی دەرونیەوە کە پێوترێ PTSD پێوترێ پۆست ترۆماتیک سترێس دیزۆردەر کە جۆرێکە لە زەبری دەرونی کەسەکە پێوەی ئەمێنێتەوە ینی لە 6 مانگ زیاترە خایێنێ ینی نەخۆشەکە جاری وایە پێویستەکات عیلاج وەرگێ وەگەر لە عمرێکی گەوری عمریابێ بەڵێ گونجە زووتر وایە لە کەسەکە کات تووشی خڵەفام باشە ئایا زەهایمێر چون پێشوەختە ئەگەر بڵێنە تەمەنی کەمدا نیشانی هەیە و ئایا کاریگەری لەسەر پلان و کاری ڕۆژانەی ئەو کەسە ئەکات پێشوەختە پێشوەی تووشی نەخۆشی زایمەر بین ئێمە لە زۆربەی حاڵەتەکانە ناتوانین کەسێک لەبەروی کە ئەم نیشانانەی هەیە بڵێن وڵاتۆ ئەگونجێ تووشی نەخۆشی زایمەر بی چکە نیشانەکان زۆر شاملن زۆربەی نیشانەکان نیشانە دەرونیەکانن یان کەسەکە دڵە ڕاوچێ بێ و خەمۆکی لە زمانیانە ئەو نەخۆشیانی کە پیانوترێ مەزاجی زۆر نەخۆشیە کۆمەڵ نیشانی تری تا دروست دەبێ بۆ نەبوونی کەمە بێتەوە و ڕۆشتنی لە خەڵکی تر خاوە بێتەوە یاوەکو قەبزیەک ڕوویتەکە یاوەکو حاڵەتێک دروست دەبێت یایە کە بێهۆ لیانی دڵی جابێ کەمە بێ معنی کەسەکە کاڵە سەر پێ گونجێ زەختی دابەزێ ئەمانە کۆمەڵ مدەتی چەندێک پێش زایمەرەکە گونجێ 10 ساڵ پێشەوە 20 ساڵ پێشەوە نەخۆشەکەم نیشانیانەی هەبێ بە تایبەتی لەو نەخۆشیانی تر کە وەکو زەهایمەرە یعنی تەمەسەوەکو دیمەنشیاولی بەدی فرۆنتۆ تێمپۆڕڵ دیمەنشیاو کۆمەڵی نەخۆشی نەمیان وەکو زەهایمەروان بەڵام کۆمەڵش پاثۆلۆجیەکان فەرقی هەیە بۆیە گونجێ لەم خۆناغەیە نەخۆش تا ڕادەیەک بزانین سەر وەکو پزیشکە نەخۆشێک گەیتە لامان 65 ساڵم تا ڕادێکی زۆر بە سلوکاتی ئەوی کە قسەی لەگەڵاکین ئەزاین ئەمە لە دوای 5-6 ساڵێکی تری وتەوردەوردە مشکیلەی میمۆری بۆ دروست دەبێت مشکیلەی خڵەفانی وردەوردە تیا دروست دەبێت بۆیە زۆر جار پێشوەختە نەخۆشەکە هەستی پێکەین کەسەکە خەمۆچیکێ چکەمانە زیاتر مۆزوعەکە سەریعەکە هەوڵین بابەتە دەروینیەکانی بۆ حلکەین بۆ ئەوی کە نەخۆشەکە زیاتر تێکەڵایی بە خەڵکە بێ زیاتر سۆشیال ئینگیجمنتی هەبێ زیاتر ینی هیچ شتێ بکەین تۆزە خاوتر بگات بەو قۆناغی کە پێوترێ قۆناغی خڵەفان وەکو فحوساتیش تازەکی کۆمەڵێک فحوسات هەیە کە بەڕاستی ئەمانە زۆر گران و لە وڵاتی ئێمە ناکرێت و لە وڵاتانی شاهر وەکو تاقیکردنەوە بەکارێن کۆمەڵە جۆری پرۆتین هەیە کە لە ئای پشتایە وەکو لە خوێن پێورێ بە تابەتی ئەلفاسینیکلین و تا و ئەمایلۆید و ئەمانەیە و جۆرێک جۆری ئێمارای هەیە کە پێوترێ پێت ئەمارای کە لە هەنە شوێنی معەیەنی مێشکە میتابۆلیزمی ئەمایلۆیدمان پیشانەیە ئەگەر بە کورتی باسی میکانیزمەکە بکەین ئێمە لەناو مێشکە چۆن مرۆڤ پیر ئەبێ بە چەند قۆناغێک ئینسان مێشکی مرۆڤ پیر ئەبێ یەکێک لەو بەشەی کە پیر ئەبێ ئێمە بە چاوی بینی یعنی قەبارەی مێشک گوتمان بچووکە بێتەوە ئەمە یەک دووەم لەناو مێشکە کۆمەڵێک پەڵە دروست دەبێ وەکو پەڵەی سپی زۆر کەسێ ئەڵە دۆرگەم پێوتم جەڵدەی بێدەنگە هەیە وەکو پەڵەی سپی هەیە و کەسەکە حاڵەتێکی تا دروست دەبێ کە پێوترێ لۆز ئۆف نیورۆنەل پلاسیسیتی ئێمە کە دەمارە ڕاگەاندن لەناو مێشکە هەتا لە قوپۆپی زیاتر بێ کەسەکە زاکیری باشتر بێ هەتا ئەم لە قوپۆپانە لە بینی دەمارە ڕاگەاندنەکانە کەمتر بێتەوە کەسەکە و دە زاکیری کەمە بێتەوە بۆیە ئەمەش یەکێکە لە میکانیزمەکان یەکێکتر لەو میکانیزمانی کەوا کە پێوترێ مایتۆکۆندریەل دیسفانکشن یعنی خانەکانی ناو مێشکی ئێمە لە ناویانە شتێ هەیە پێڵی مایتۆکۆندریا وەکو مۆلیدەی ناو خانەوەیە وردەوردە ئەم مایتۆکۆندریانە بە هۆکارێکی معەیەن کە لە زمانیانە پیربوونە وردەوردە لە ئیشەکەون کە لە ئیشەکەون وردە زاکیری کەسەکەیەتە خوارەوە یەکێکی تر لەو میکانیزمانە ئەوەیە کە کۆمەڵێک ئێمە دەمارە ڕاگەاندنمان هەیە لە ناو مێشکی بەشەرە کە لە عمرێکا زۆر جوان ئیشەکەن بە تایبەتی سیرۆتۆنین و ئەسیتایلکۆلین و دۆپامین ومانە زۆر بەرزن لە عمری گەنجە لە پیراوردەوردە کەمە بێتەوە کە کەمە بێتەوە ئیتر ئەو نیشانانە هەمی ڕوئە بە تایبەتی ئەستایلکۆلین کە بەپرسە لە میمۆری بەشەر وەڕێگەخا سیرۆتۆنین کە بابەتە دەرونیەکانمان بووە بۆ ئەوواکانی سێرەکی نەخۆش کە سیرۆتۆنینی وردەوردە لە عمرێکا داوەزەیەتر هەل لە خۆی خەمۆکە بێ هەل لە خۆیەوە یعنی ئەوە
میکانیزمێکی تر نیورۆئینفلامێشنە، ینی هەوکردنێک کە بە بێ هۆکار، ینی ناو مێشکە هەوکردن ڕۆئات و چاکە بێتەوە کردن ڕۆیات چاکە بێت تاوەکو وای لێوەکو وایەرێکی لێ چەند جارێک تۆ پێچاوتەوەی دوای بە کەڵک ناوێت. کۆمەڵی پرۆتین هەیە لە عمرێکی معەنە لە ناو مێشکە ئەم پرۆتینانە زۆر مەزبوط ئیژەکەن و ئیشیشیان ئەوەیە کە دەمارە ڕاگەیاندن وەکو تاو و ئەمایلۆید و کۆمەڵێ پرۆتینن لە عمرێکە ئەم پرۆتینانە لە بەروی کە مێشک ناتوانێت بە باشی مردووەکان بکاتە دەرەوە کۆبوونەوەی تیاد بزەوێت پێوترێت تاو ئەگریگەیشن. ئەم کۆبوونەوەی کە دروست دەبێتە وردە و دەوای لێە ئەو چۆن وایەرێک چەند جارێک بێ کۆ بینوسێنیتەوە دەمارە ڕاگەاندنیان خاوە بێتەوە کە خاوە بێتەوە وردە و کەسەکە زیاتر معڕەزەکە بۆی کە تووشی زایمەر بێ و هەر یەکە لە میکانیزمانە ئێمە توانین بە تایبەتی ئیشان لەسەر بکەین. یعنی تۆ مەسەڵەن عیلمەوەی سەلمان و ئەگەر بمانەوێت بۆ منە نیورۆنەڵ پلاستیسیتیەوەی کە دەمارە ڕاگەاندنەکان بەهێز بکەین کۆمەڵە شتێ لەوانە بێ ڕاضە زۆر بە باشی بکەین وگە بتوانین ناوبەناو بە ڕۆژوو بین و لەگەڵی چا خواردنمان ڕێکخین و هەر یەکە لەمانە کۆمەڵێک یعنی ڕێکاری بۆ دانراوە و تا ڕادێکی زۆری ژەمەتوانین لە ساعت چل ینی ئەو هۆکارانە کەم بکەینەوە. باش جا لەسەر ئەو بە ڕۆژووبوونە حەزەکەم زانم هۆکاری چێت خوێندی بە مێشکەوەی بەڵام با پرسیاری کەش بکەم خۆی گەورە ئەم مشکی یاوە بە ئێمە بۆ ئەو نەیاوێتێ بە 0 کیلۆمەتر بیبینەوە وایە ئەبێ ئیشی پێ بکرێ هەر بەڕاست ئەو خەڵکانی زیاتر مێشک بەکارێنن زیاتر یعنی بیری پێ ئەەکەنەوە ئیشی پێ ئەەکەن ئەم لاولای پێکەن ئەمانە باشترن یان ئەوانەی کە زەخت لە مێشکیان ناکەن و ئەتیادی ژانی ڕۆژانیان بەڕێکن کامیان لەمانە زووتر تووشی زەهایمر ئەو نەخۆشیان نابن و لەگەڵیشا پێم بڵێ ڕۆژوو چی ئیسفادەیەکیە باست یەکێکە ئێمە لە لیستەکە بۆم باس کردیتون دووەمیان لە ساح حەوت کە بێت ئەتاوەکو ئێمە ئاستی زانیاریمان زیاتر بێکەمتر تووشی ئەوابین هەوکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە لەبەروی کە ئەم نیورۆنەل پلاستیستی باسمان کرد بەردەوام تۆ شت دووبارەکەیتەوە ئێمە بنەمای فێربوون بنەمای زاکیرێکی بەهێز لە بەشەرە دووبارەکردنەوەی دووبارەی و حتاوەکو لە قوپۆپی زیاتری بۆ دروزێت کە لە قوپۆپی زیاتری بۆ دروزی تۆ خاوەنی زاکیرێکی بەهێزی بۆیە دووبارەکردنەوە لە هەموو شتێک مهمترین لە مەسەلەی زاکیرە و بەنسبەت بە ڕۆژووبوونەوە تا ئاسانە زانراوە بۆچی بە ڕۆژووبوونەوە ڕوایە بەڵام یەکێک لەو میکانیزمانە ئەوەیە کە ئەم پرۆتینانی کە گرمۆڵا بن بە ڕۆژووبوون بە تایبەتی بە ڕۆژووبوونی زانستیە گەرێم توانی لە هەفتەیەکا 3 ڕۆژ بە ڕۆژوو ینی 3 ڕۆژ توانین تقریبا 12 بۆ 16 ساعت هیچ شتێ نەخۆین بیان بێژگە خوێ و ئاو ئەوە یان ئەوەی کە لە ئیسلامە دانراوە و شەو پێنجشەمان سونەت هەر بە ڕۆژوو تقریبا بەزەوت لەبەروی کە وشک بوونەوەی تایە بحوسات لەسەرەوە نەکراوە چونکە تۆ بێ و لایەنیشی بە هەند وەرگری کەسەکە تۆ ئاو ناخۆین ئێمە ینی ئاویش زۆر گرنگە بۆ مێشک ئاویش زۆر زەڕورە بەڵام ئەتوانرێ ینی توانێت حوساتیش لەسەرەوە بکرێ بەڵام چونکە ڕۆژووی زانستی کەسەکە ڕێپێدراوە ئاو بخواتەوە بۆی هەموو بە حوساتەکان بۆ شێوەیە کراون بۆ یە گونجەیەکە کەسێک هەستێ بە حوساتێکی گەورە بکە بەڵام بە حوساتانە عادەتەن ماوەیەکی زۆری پێچێت یعنی بە حوساتێ لە نەوەکان و دەست پێکراوە ئێستا ینی دکتۆر مەرجە کە باسی بۆ ماوەمان کرد ئەوەی کە باوکی یان دایکی تووشی زەهایمەر بوو بێ لە تەمەنێکە مناڵەکانیش هەمویان توش ببن نەخێر لەبەروی کە ئەو جینانی کە لە نەخۆشی زەهایمەرایە و جینانە نین کە ڕاستەوخۆ ئۆتۆسۆمەڵ دۆمینەنت و ڕسێسە بن بە ڕاستەوخۆی بگوازرێنەوە بۆ مناڵەکان بەڵام هەنێک جینی معەن هەیە تۆ مەسەڵەن ئەپۆ ئەیمان هەیە جۆرێک جینە کە ئەم جینە گونجێ ڕاستەوخۆ لە مناڵەکان و بگوازێتەوە بۆ باوکەکەەوە بگوازێتەوە بۆ مناڵەکان بەڵام ئەمە پێویستە پێشوەختە کەسەکە فەحس بکە بەسۆ فەحسەش زۆر ئاڵۆزە ینی تەنان لە وڵاتانی دراوسێژ ناکرێت دەم لە وڵاتە پێشکەوتەکانی ئەمریکا و زیاتر بەردەست باشە دکتۆر بۆچی جاران زەهایمەر کەمتر بۆ ئێستا زەهایمەر زۆرترە ئایا تەکنەلۆژیا و بەکارهێنانی شاشەی زۆر و ئەمانە دەکرێت بڵین هۆکارێکم بۆ ئەوەی کەسەکە دووچاری زەهایمەر بێتەوە بەپی تازەترین داتا ئەو هۆکارانی کە ئێستا تازە زیاتر مرۆڤ بەرکەوتنی بۆی هەیە و زیاتری وای لێ کردو نەخۆش تووشی ئەو نەخۆشیانە بێکە تووشی خلەفانە ئەم هۆکاران یەکێک لەوانە تێکچوونی خەوە کە لە سایە 2 بۆ 3 هۆکارە تێکچوونی خەویش ڕاستەوخۆ پەیوەندی بە شاشەوە هەیەیان تۆ تاوەکو لە شەوە زیاتر ڕووناکێکی زۆر بەرچاوکەیە درەنگترە چیتە خەو درەنگتر بەیانیان درەنگتر هەڵەسی لە خەو و خەوێکی ڕێکرد نابێت گونجە چەند جارێک لە شەوە خەبەر بێت بۆیە ئێمە شتێکمان هەیە لە مێشکا پێوتر کۆنسۆلیدیشن چیە ئێمە قۆناغێکی خەو هەیە کە لەم قۆناغەیە ئینسان میمۆریەکەی ئەچەسپێ کە لە خەوی قوڵایە کە پێوترێ ڕیمسلی
ئەگەر ئینسان بتوانێت لە شەوێکە 4 خەوی قوڵ کە لە دوای نەوە یا 120 دقەوە ئێمە چینە نایەوە لە 10 بۆ 6 دقاخانێ ئەو شتی کە پێشتر لە بەرمان کردوە زۆر بە جوانترە چەسپێ لە ناو مێشکمانە بەڵام هەر کاتێک خەوەکەمان پچڕ بوو کە سوۆشیال میدیا و بابەتی شاشەوەمانە هۆکارە بۆ پچڕی ئەمە بەدڵنیایی ئێمە زاخیرێکی لاوەسرمانەوە ئەمە یەکەم هۆکار دووەم هۆکار کە لە سایە 2 وە پێی لیستەکەی لانسێت دانراوە تێکچوونی BA لە سایە 2 پیسبوونی ژینگە پیسبوونی ژینگەیەکێکە لەوە کارانی کەوای کردووە سێم شت سۆشیال ئایزۆلیشنە ئێستا دنیا ئەو لەمە بەرەو ئەوە ڕواکە مرۆڤ خۆی بە دوورەگرێ لە کۆمەڵگا هەمووی یعنی ئێستا ئەگە سیرکەی بانگەشەیەکی زۆر واضح هەیە تەنانەت خەڵک کۆرسەکاتەوە تۆ چۆن بەس خۆت بی ینی هەموو مەساڵحەکانیان بەس خۆت بی تۆ یارمەتی هیچ کەسێنەی هەموو مرۆڤ زۆر خراپە ئەمە زۆر خراپە هیچ ینی تەنانەت هەیە کۆرسی بۆ کاتەوە یەکەی چۆنە ینی کۆرسی بۆ کاتەوە تۆ چۆن کەس هەڵە نەخەڵەتێنێ تۆ چۆن کەس بەرکەوتەی نەبێت لەگەڵە کەس ئیزعاجن نەکا کەس سەردانە نەکا تۆ چۆن بەس خۆت بژیت خۆ ئینسان ینی بوونەوەرێکی اجتماعیە بۆ دروست نەبوو وەکو ینی وەکو حیوانێک لە شوێنێکا بە تەنیا بژی و یاکەس دیچی لەگەڵ ئەم قسانی جەناب تا بێت لە کۆمەڵگەی ئەوروپی کە کۆمەڵایەتینی بەقەدەر کۆمەڵگەی شەڕقی زیاترتیانەوە دکتۆر باسی وەرزشت کرد وەرزشی جەستت مەبەست بوو یان وەرزشی مێشت هەندێک تەکنیکێ هەندێک یاری هەیە هەندێک بابەتێ وەرزشی مێشکە ئەمە کامیان گرنگن بەڵێ هەردوو بە بابەتەکە ئەوەی کە پێوترێت کۆگنیتیڤ ئەکسەرسایز کۆمەڵێک وەرزشە کە دانراوە بە ئەپلیکیشنی شەیە یعنی تۆ مەسەڵەن کۆمەڵ ئێلیڤیت هەیە کۆمەڵ ئەپلیکیشن هەیە ئەتوانیت دای بەزین ڕۆژانە بیکەی و کۆمەڵێک یاری هەیە یعنی و یاری کوردەوارانێک خۆمان دامە هەیە شەترەنجی ئەمانە شتێکی زۆر باشە بەتایبەتی پیر لە عمرێکا کە بیکە تۆ گە دیقەتیا بێ ئەو پیرانەی کە هەموو ڕۆژە لە مزگەوت نەدانیشتودا و تۆزە داماکەن زۆر وریاترن تەنانەت لە تەلاقەتی زمانیژا زۆر باشترن لە خەڵکی تر و قەرارەکانیشیان لە ژیانە باشتریشە و زیاتریش بەرگی معاناتەکردن یعنی تۆ ئەتوانن زیاتر هاندڵی ئەو شتانە بکەن کە لە ژیانە تووشیانە و ڕیازەش و ڕیازەی جەسەدی علمەڵێ پێویستە ئێمە لە هەفتەیەکە 150 دقه وەرزش بکەین وەرزشێک کە نەمام ناوەند بێنە زۆر توندی بەتایبەتی ڕاکردن لە هەفتەیەکە 3 ساعت زەڕورە و باشترین وەرزشیش ئایرۆبیکەوەی کە لەگەڵ مەلەکردن ئەم دوو وەرزشە باشترین وەرزشە هەر وەرزشێکی تریش بێ کە جوڵەیەکی تیابێت و لیانی دڵ بەرزکاتەوە هەر بە وەرزش کەوتینە کۆتایی بە تۆزێک باز لە چارەسەریش بکەین ئێستا بۆ ناوانی کە تۆزەکە چنەتەوە لە 30 ساڵە وەڵەن ڕۆژانە حەبێکی ئیسپریم خۆ بووی کە خوێنت خەست نەبێت دەرمانێک عیلاجێکی بووی ینی کەسەکان بیخۆن لەو تەمەنانەی باست کرد بۆی وردە وردە ئەم بابەتە کەم کاتەوە یان کەسێک کە تووشی بوو تەنها عیلاجەکە لایەوە ئەوەیە کە خراپتر نەبێ وەگوتە ناگەڕێتەوە خاڵی بەتاشیت بەنسبەت ڕێگری لێکردنەوە ئەبێ ئێمە پرۆسەکە دوور درێژە ئەبێ هەموو شتانێکی پێشتر کردمان ینی دەرمانێک نییە بەداخەوە ئێستا لە ناو بازارە کۆمەڵە دەرمان هەیە خەڵکە چێت جینکۆ بیلۆبا و بۆی ناویشانێنم بۆی ینی بینەران بزان چییە ئەی خۆم بەحسامە زاکیرە باشەکە بەڵام هیچ جۆرە دەرمانێک نییە کە زاکیری مرۆڤ بە تەنیا باشکە تۆ گەرەتەیە زاکیرێکی باشە ئەبێ هەموو ئەو شتانی کە باسم کرد ڕاضێکی باشە بێ خواردنێکی زۆر پاکە هەبێ خواردنی پاک چیەوەی کە جۆرە خواردنی پێترێ مایندایەت یعنی وە سەلمێراوە کە بۆ سەحەتی مرۆڤ بە تایبەتی بۆ مێشکی مرۆڤ سوودی هەیە ئەویش تێکەڵەیەکە لە داشدایەت کە جۆرێکە لە خۆراکدانراوە بوانی کە زەخت و شەکریان هەیە کە خۆی بینێتەوە لە خواردنی بڕێکی باش میوە و سەوزان میوە ئەبێ بخوری ئینسان بەبێ میوە ناتوانێت ینی مەجای تێگەم بۆ نەجەخت میوە بڕێکی باشە بێ ڕۆژانە میوە و سەوزە بخورێ و لەگەڵیشیان ناوچی ئەو شتانی کە ناوچیان هەیە بە تایبەتی ئیتر بکو ناوچی کوولەکە ناوچی بایەمە گوێزە هەموو شتانە لەگەڵیشی ئەوانەی کە سەر بە تووەکانن هەشتێک وەکو تووا بوو تۆ بیخۆی تڕ شاتووە تو تڕکە هەشتێک لەوانەیە و ئەوانەشی کە بێرین ینی وەکو گێلاسۆن بابەتە و ئەوانەشی کە گەڵای سەوزە هەشتێک گەڵای سەوز بوو بۆ زاکیریەکە مە لەگەڵیشی ئەو خواردنانەی ئۆمێگاسریانتیە بە تایبەتی گۆشتی سپی وەکو ماسی کە ئۆمێگاسرێکی زۆریتیە و ئەو خواردنانەشی کە ڤیتامی بیەکانیان زۆرتیە بە تایبەتی مۆسە نانتیایەتی بوو و ئەوەشی سەلمێنراوە کە بەداخەوە ئێستا زۆر بەهێنی بۆ کرێ هەم بۆ سەحەتی دڵی بەشەرە و هەم بۆ سەحەتی مێشکی بەشەر گۆشتێکێک نییە لە شتە باشەکە
تایبەت گۆشتی سوور گۆشتی سووری چێکە لە شتە خراپەکان بە تایبەتی ئەگەر چەور بێ ئێمە هەتاوەکو LDL جسممان زیاتر بەرز بێتەوە سەحەت گیانمان هەمی خراپە بێ ترایگلیسراید زیاتر بەرز بێتەوە سەحەتی مێشک و دڵ و هەمی خراپە بێ ئەمانە هەمووی داتایە مە قسەی گیرفانی طبیبێک نییە لە گیرفانی خۆی دەریبێنێ بۆ ینی زۆر ضرورە بەڕاستی ینی میدیاش کە کەسێک گەێنێتە سەر شاشە دوایەوە سێری قسەکانی بکاتە بزانین تا چەند ئەنداتانە ڕاستە و دوایش پشگیری لێ بکاتەوە کاک دکتۆر بێ زەحمەت ئەم قسانە دوتووە ئەم قسانە تا چەندێک لە جێخۆیەتی و بەڵگەکانت چیە بۆ بۆیە بەداخەوە ینی خەڵکیش تا ڕادێک جۆر بە بۆنی ئێمەوە سەریان نێتێک دکتۆر بزانام ئاماژەی بە چارەسەرەکە نەکرد چارەسەرەکان وتمان هیچ جۆرە چارەسەرێک نییە کە من پێشوەختەوەریگرین تووشی زەهایمەر نین بەڵام کە تووشی بووین چارەسەرەکان خۆی لە کۆمەڵێک دەرمانە بینێتەوە کە تا ڕادەیەک ئیسفادێکی زۆری هەیە بە تایبەتی لە سەرەتاوە و ئەو دەرمانانش کە ئێمە نیشانەکانی پێ حلەکەین کەسەکە خەمۆکی هەیە بۆی حلەکەین دڵە ڕاوچی هەیە بۆی حلەکەین مشکلی ڕۆشتنی هەیە بۆی حلەکەین بازێ نەخۆشۆک و پارکنسۆنی تیاز بزەبێ و لەرزین هەیە بۆی حلەکەین بەڵام داڕقس هانتیتۆنوانی هانتیتۆنیشمان هەیە بەڵێ داڕقسی پێڵن بەڵام ئەگەینە قۆناغی جاری وا هەیە ئێمە خواخوامان نەخۆشەکە نییە بۆ لامان چوو کە سێرەکەین عاجزین ینی بێدەسەڵاتی هیچ شتێکمان بۆ ناکرێت ئەو کاتەی تر لە وڵاتان سنتەری تایبەت هەیە ئەم کەسانە بە تایبەتی لەگەڵیان معاملەکەن تاوەکو گاتەوەی کە کۆمەڵێک ڕفلێکسێ لە مناڵیە ئینسان هەیەی بۆیان نەگەڕێتەوە تۆمەسەر کەسەکە دەزەی لێرێ و دەمە باوەکو مناڵ خواردنەکە بمژێ یعنیمانە کۆمەڵێک ڕفلێکسن ئینسان لە مناڵیە هەیەە جارێکی تر کەسەکە کە ئەگاتە قۆناغێکی پێشکەوتو بۆی ئەگەڕێتەوەی ترە وتر نەخۆشەکە دەستخۆش ڕزگار حامید پزیشکی پسپۆری مێشکو دەمان سپاس بێ لەم تەوەرە لەگەڵ داری